پیرۆزە لە ژیانی ژندا و هێندە ژن پیرۆزە لە ژیانی پیاودا کەواتە هیچ کۆمەڵگەیەک بەردەوامێنی کوردستان ئەوەیە کە ئێمە نەهێڵی بە هیچ جۆرێک جیاوازی ڕەگەزی واتە نێر و ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتانی جیهان ئەوڕۆ بڕیارماندا کە کردنەوەی رادیۆ بە ناوی رادیۆی دەنگی یەکسانی ئەم رادیۆی تایبەتە بە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان و خێزان بەخۆی دەبوا زۆر لە مێژ بە ئەو رادیۆیە کراباوە چونکە بەڕاستی پێویستێکی هەنووکەیە و زۆر گرینگە چونکە ئەمازانین ڕۆژانە هەواڵی زۆر ناخۆش و توندوتیژیەکی با بڵێن ئەو توندوتیژانی کە لە ناو خێزان ئەنجامەدرێت بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە بۆی بە باشمانزانی بە هاوکاری ڕێکخراوی یونیسف هەستین بە کردنەوەی رادیۆیەک تایبەت بە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونی توندوتیژی ئافرەتان و خێزان ئامانجمان لە کردنەوەی ئەو رادیۆیە ئامانجمان ئەوەیە کە دەنگی پەیامەکی وا بگەینینە با بڵێن خەڵکی کە ئەو پەیامی ئاشتی بی پەیامی ئەوەی بی کە خێزانەکان پەرتەوازە نەبن کار لەسەر ئەوەی بکەین کە چۆن خەڵک با بڵێن ئاستی ڕۆشنبیری خەڵکی بەرزکەینەوە بتوانین تیان بگەینین ئەو یاسایانەی کە هەیە تایبەت بە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بتوانین بۆ خەڵکیشی بکەینەوە و ئەو جارە نەک لە سیمینارەکان بەڵکو ئەو جارە ڕاستەوخۆ ئەمە بچینە ناو ماڵەکان و بچینە ئەو شوێنانەی کە رادیۆی لێیە و ئێستا شتێکی کەشەیە زۆربەی ئەو بەرنامانەی کە لەو رادیۆی با بڵێن ئیشی لەسەرەکرێ هەوڵە دەین بەرنامەی ڕاستەوخۆبی و لەلایەن ئەو تۆڕانەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کە ئێستا هەیە بتوانین بەرنامەی ڕاستەوخۆمان هەبی بە ئەوەی زۆرترین خەڵک بینەر و بیسەری ئەو بەرنامانە ببن سەبارەت بە ئامارەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ڕاستە ئامارەکان بەداخەوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەو ئامارانە زیادەکان ئەوەش ئەگەڕێتەوە سەر ئاستی تێگەیشتنی تاکەکان پێشتر لەوانەیە ئەو دەستگایانە نەبان ئەو کرانەوەی ئێستا هەیە بەو شێوەی نیە بۆیە لەوانەیە بگەڕێتەوە هۆکارێک ببیتە ئەو هۆکارێک بی بۆ ئەوەی کە ئەو توندوتیژانە ئاستیان زیادی کردی.